سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی چوارشەممە سەرەتا سەردەڕێی چەند هەواڵ. ناڕزایەتی خەڵکی کوردستان لە ئازگرانی نرخی مریشک، سەپاندنی سزای زیندان بەسەر ئیبراهیم خیشکار لە مەریوان، بەیانیەک ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی بۆ پشتیوانی لە پەخشان عەزیزی، سوتاندنی بە ئەنقەستی دارستانەکانی ئاوایی چۆڕ لە مەریوان، دەست بەسەرکردنی 6 کەس لە باکووری کوردستان، مانگرتنی بەردەوامی بەندکراوانی سیاسی لە سێشەممەی کارزارینا بۆ ئێدام و کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی وەرکان سالس لە پارسی جنوبی. ڕێژەی هەواڵەکان ناڕەزایەتی خەڵکی کوردستان لە ئازگرانی نرخی مریشک. ڕۆژی سێشەممە دەی ڕەزبەری 1403 هاوکات لەگەڵ چوونە سەرەوەی نرخی مریشک، خەڵکی کوردستان لە ئازگرانی و دۆخی سەختی مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی هاوڵاتیان نرخی هەر کیلۆ مریشک بۆ 9000 تمەن بەرز بووەتەوە و زۆرینەی خەڵکی هەژار و کرێکاری پارێزگای کوردستان توانای کڕینیان نییە. گرانکردنی نرخی مریشک لە حاڵێکدایە کە چەند ڕۆژ لەمەوبەر دەوڵەتی مەسعود پزیشکیان نرخی شیری ئاژەڵانی لە 120 بردە سەرەوە و لە پەیوەندی لەگەڵ ئەو هەڵکشانە نرخی ماست، پەنێر و بەرهەمەکانی دروستکراو لە شیریش چەند هێندە بەرز بووەتەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر ئیبراهیم خیشکار لە مەریوان. ئیبراهیم خیشکار خەڵکی گوندی دەلی سەر بە شاری سەڵاوە لەلایەن دادگای ئینقلابی مەریوانەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم سزای 1 ساڵ بەندکرانی هەڵپەسێردراوی و 6 مانگ بەندکرانی تازیری بەسەریدا سەپێنراوە. بەپێی زانیاریەکان ئەو سزایە لە ڕۆژانی ڕابردوو دوای بانکرانی ناوبراو بۆ دادگای ئینقلابی مەریوان بە فەرمی پێی ڕاگەیەندراوە و بۆ ماوەی 20 ڕۆژ دەتوانێت سەبارەت بەو سزایە ناڕەزایەتی دەربڕێت. شایانی باسە کە ئیبراهیم خیشکار ڕۆژی پێنجشەممە 3 جۆزەردانی ئەمساڵ لە یەکێک لە شەقامەکانی مەریوان لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و پاش 1 مانگ بەندکرانبەندانانی بارمتە ئازاد کرا. بەیانی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی بۆ پشتیوانی لە پەخشان عەزیزی. ڕۆژی سێشەممە دەی ڕەزبەری 1403 ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە بەیاننامەیەکدا سەبارەت بە ئەگەری لە سێدارەدانی پەخشان عەزیزی هشداری بە کۆماری ئیسلامیدا. ڕێکخراوی نێودەوڵەتی لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە پەخشان عەزیزی تەنیا بە بیانووی چالاکیە مەدەنیەکانی کەوتووەتە بە ڕقوکینەی کۆماری ئیسلامی و سزای نامرۆڤانەی ئەدامی بەسەردا سەپێنراوە. جەلسەی دادگاییکردنی پەخشان عەزیزی نادەدپەروەرانە بووە و ئەو بەندکراوە سیاسیە لە دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراوە. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە کۆتایی بەیاننامەکەیدا خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی و ئازادی ئەو بەندکراوە سیاسیە بوون. سوتاندنی بە ئەنقەستی دارستانەکانی ئاوایی چۆڕ لە مەریوان. ڕۆژی سێشەممە دەی ڕەزبەر دارستانەکانی ئاوایی چۆڕ و نەنەی مەریوان لەلایەن کەسانی هەڵپەرستەوە سوتێنرا و زیانێکی زۆر بە ژینگەی ناوچەکە گەیشت. بەپێی راپۆرتی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان، دارستانەکانی ئاوایی چۆڕ و نەنە بە ئەنقەست ئاگردراوە و ئەندامانی ئەو ڕێکخراوە و خەڵکی خۆبەش سەرقەڵی دامرکانەوەی ئاگرەکەن. بەپێی زانیاریەکان ئاگرەکە هێشتا کۆنتڕۆڵ نەکراوە و ژینگە دۆستان داوای یارمەتی لە خەڵک دەکەن. دەست بەسەرکردنی 6 کەس لە باکووری کوردستان. ڕۆژی سێشەممە دەی ڕەزبەری 1403 6 چالاکی سیاسی و مەدەنی لە باکووری کوردستان لەلایەن پۆلیسی وڵاتەوە دەست بەسەرکران. بەپێی راپۆرتی میدیاکانی باکووری کوردستان، هێزەکانی پۆلیسی و تورکیا لە شارەکانی شرناخ و هەزەخ هەڵیان کوتاوەتە سەر ماڵی چالاکانی سیاسی و مەدەنی و 4 کەسیان دەست بەسەر کردووە. لەلایەکی دیکەوە هێزە ئەمنیەتیەکانی تورکیا ڕەمەزان کاراکاش هاوسەرۆکی دەم پارتی و چەتین دمیر هاوسەرۆکی پێشووی پارتی دموکراتی گەلان لە شاری ئەرزە ڕوون دەست بەسەر و بۆ گرتوخانە گواستراونەتەوە. شایانی باسەکە هێشتا هۆکاری ڕفاندنی ئەو 6 کەسە ڕوون نییە. مانگرتنی بەردەوامی بەندکراوانی سیاسی لە سێشەممەکانی نا بۆ ئێدام. ڕۆژی سێشەممە دەی ڕەزبەر بەندکراوانی سیاسی لە 21 بەرزیندانی ئێران بۆ چەندەمین هەفتەی بەردەوام
دژ بە سزای ئێدام مانیان لە خواردن گرت. کارزاری نابۆ ئێدام سزستانی ساڵی ڕابردوو پاش لە سێدارەدانی دوو بەندکراوی سیاسی دەستی پێکرد و ئێستا بەندکراوانی سیاسی 21 زیندانی ئێران سێشەممەی هەموو هەفتەیەک بۆ هەڵوەشاندنەوەی سزای ئێداممان لە خواردن دەگرن. بەندکراوانی مانگرتوو داوای هەڵوەشاندنەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی دەکەن. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی و ئەرکانسالیس لە پارسی جنوبی. کرێکارانی پەیمانی و ئەرکانسالیسی شاغل لە پاڵاوگاکانی پارسی جنوبی ڕۆژی سێشەممە دەی ڕەسبەری 1403 بۆ نۆهەمین هەفتەی بەردەوام دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی پەیمانی و ئەرکانسالیس خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست، وەلانانی پەیمانکار و جیاوازی، گۆڕانی دۆخی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی مادەی دێئەرک و بەرپرسیارەتی پرسۆنێلی نەوت، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشوودان، دابینکردنی بیمەی دەرمانی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، لە سەرکارلابردنی بەرپرسانی ناکارامە و کۆتایی هێنان بە دەستێوەردەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پرسۆنێلی نەوت بوون. ناڕەزایەتی کرێکارانی کارخانەی کۆمباینسازی لە تەوریز. کرێکارانی شاغل لە کارخانەی کۆمباینسازی سەهەندی تەورێز ڕۆژی سێشەممە دەی ڕەسبەر دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و کۆبوونەوە. پاش گۆڕانی بەڕێوەبەرایەتی کارخانە هیچ گۆڕانکاریەک لە بارودۆخی کرێکاران ساز نەبووە و بەرپرسانی کارخانە هێشتا 1 مانگ و نیو هەڵدەستی کرێکارانیان پەرداخت نەکردووە. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی داخوازیەکان، زیادکردنی هەڵدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی نیشتیماعی و بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان بوون. کۆبوونەوەی چالاکانی ژینگەیی تاران دژ بە زاکانی شارەداری تاران. ڕۆژی سێشەممە دەی ڕەسبەر کۆمەڵێک لە چالاکانی ژینگەیی تاران لە کۆبوونەوەیەکدا ناڕەزایەتی خۆیان لە ئاسن لە ناوبردنی پارکەکانی ئەو شارە لەلایەن شارەداریەوە دەربڕی. بەشداربووانی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی پلاکادر، خوازیاری ڕاگررتنی بڕینی دارە کۆنەکانی تاران و داگیرکردنی پارکەکان لە ژێرناوی سازکردنی مزگەوت بوون. ناڕازیان هەروەها داوایان کرد زاکانی شارەداری تاران دەست لە کار بکێشێتەوە و کەسانێک کە زانیاریان لەسەر بەڕێوەبەرایەتی شار و فەزای سەوز هەیە لە جێگەی بەڕێوەبەرانی ناکارامە دابمەزرێن. گیان لەدەستدانی 11 پەنابەری ئەفغانستانی لە ڕووداوێکی هاتوچوو لە سەراوان. ڕۆژی دووشەممە 9 ڕەسبەری 1403 لە ڕووداوێکی هاتوچوو لە جادەی نێوان سەراوان بۆ کۆهەک 11 پەنابەری ئەفغانستانی گیانیان لەدەستدا. بەپێی راپۆرتەکان بارهەڵگرێک لە 65 کیلومتری جادەی سەراوان بۆ کۆهەک خۆی کێشاوە بە وانزبارێکی هەڵگری پەنابەرانی نایاسایی ئەفغانستانی و لە ئەنجامی ڕووداوەدا 11 کەس گیانیان لەدەستدا و 14 کەسی دیکەش بریندار بوون. وا دوایین هەواڵ کوژرانی چەند ئەندامی سوپای پاسداران لە هێرشی چەکداری لە بەلوچستان. بەیانی سێشەممە دەی ڕەسبەر لە شارەکانی جەکیگۆر، نیکشەهر و خاش لە بەلوچستان هێرشکرایە سەر چەکدارانی سوپای پاسداران. لەو هێرشەدا چەند هێزی سوپا کوژران و ژمارەیەکی دیکە بریندار بوون. هەندێک زانیاری باس لە کوژرانی لەلایەنی کەم 6 چەکداری سوپا و برینداربوونی ژمارەیەکی دیکە دەکەن. ڕێکخراوی حاڵوەش کە هەواڵەکانی تایبەت بە بەلوچستان ڕووماڵ دەکات لەگەڵ بڵاوکردنەوەی دیمەنێ ژمارەیەک لە کوژراوان و بریندارەکانی سوپای پاسداران و ئۆتۆمبیلە تێکشکاوەکان ڕایگەیاندووە کە یەکێک لە کوژراوەکان فەرماندەیەکی خۆجی سوپای پاسداران بووە. شایانی باسە کە گروپی جەیشولعەدل لە بەیاننامەیەکدا هێرشەکانی جەکیگۆر و خاشی لە ئەستۆ گرتووە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.